هەر لە جامی عراق دەمێنینەوە یانەی پێشمەرگەی سلێمانی یەکێکە لایەنەکان کە لە جامی عراقدا لایەنەی ئیتیساڵاتی بردەوە و خۆی گەیاندە قۆناغی داهاتوو. سەرپەرشتیاری ئەم تیمە لەسەر شێوازی نوێی جامی عراق و لەسەر سیستەمی نوێ بە تایبەت بۆ سپۆرت مەگەزین دەڵێت شێوازی نوێی جامی عراق زۆر جوانە. زۆر جوانە وابزانم لالیگا ئیسپانی دەوادایەناوە ئەگەر پلەیەک و نایبێ عێراقی پارک و کریتەوە 42 فرقەکە ئەمساڵ چیان کرد پلەیەکم حتا دەیەمی ممتازی پار بەشداری ناکەن ئێستا 32 هێنێتەوە 32 ئیکەیادێکن تەسقیط فەردیە 16 هێنێتە لەم 16 چوار دانێتر لەو لایەنن دەیم و نۆیم و هەشتم و حوتم هێنێت تێکەڵ ناکەن بە 20 فرقە مرحلة دوم تەوە بێت کە تەوە بدەفەق هێنێتەوە ئەمجا لە ئەخیرەوە بە مرحلەی 16 دەوری 16 یەکەم و دوم سێمی چوارم پێنجم شەشم ممتاز پالێنی تێکەڵ ناکەن بە دەوری 16 بە عینە شێواز ئەڕۆ